دگل کو جواکا کردان لامریکا بچوکا لی هردم هولین لحف اینان و کومکرنا وان دناف ریخستیا کا سویل دا بردوامه و مالا کردان او پروژک جه پروژین ریخستیا افتد لولایتا ورجینیا نمونکه. مالی کرد پروژه لو پروژانه ریخراوی انسان افتد. اما ایشمان تکنیکالی دیولوپمنت بو همو بابتکانی کمیونیتی. بتوانین ئێمە ئەو خەڵکانە لە یەک نزیکەینەوە بیرۆکەی کوردش هۆم لە ساڵی 2013 من بە تەما بووم دای بمەزرێنم بەڵام لەبەر ئەوەی هەندێک ڕێکخراوی دیکە هەبوو چالاکی هەبوو ئێمەش کەمین لێرە حەزم ناکرد کۆنفلیکت ببێتن لەناو کۆمیونیتیەکەیە دواتر کە فرسەتێکمان بۆ هاتە پێشەوە ماڵی کوردمان دامەزران. مالا کردان دگل تمنی و یک کرد یه بوی جهک بول هفخاتنا نبتنی کردن ولایتا ورجینیا بلکو بو ناساندنا جواکا کردان دگل جواکن بیانی. دامزرینر مالا کرد بیجتن هر تم کسی نو سردان آمده کن و درگه ما بو هر کسی کجی وکریه. خۆشترین شت بۆ ئێمە هەموو هەفتەیەکیان دوو هەفتە زۆرترین کات دانیشتنیە گردبوونەوەیەک ئەکەین گردبوونەوەکەش لە پەیجەکانی سۆشیل میدیا بڵاوی ئەکەینەوە خەڵکانێکی ژمارەیەکی زۆر باش دێن هەموو کاتێکش کە دێن کۆمەڵێکی خەڵکی تازە هەیە ئەوە نیشانەیەکە بۆ ئەوەی کە ئێمە بەو ماوەکەمەیە کە لە مانگی پێنجەوە دەستمان بە ئیشی خۆمان کردووەکو ڕێکخراوی ئۆفتد و پرۆژەی ماڵی کورد بەردەوام خەڵکی تازە دێن. آشنابونا کردان مرما و ریخستیه. دوان لحفاتران دا بحثی روش و جیانا کردن دور لولات و کارداریان و دزگرتنا هفدو تکرن. اول شش دستخوشی لکه اگومه دکم که شنکی وای کردو تو با کردکانی ایره که تعبیر لهمو رنگ کان دکات لهر چوار پارتی کردستان دکات براسیش تکی زور دل خوش کرده بو کسی وکم من که کردم لیره. یعنی زور دل خوشم که دبینم لیره. مالی کرده ام کسانی که دین همو کردی برای خمانم دین لیره لهر چوار پارتی کردستان خرابینه و ببی جیاوازی ببی رنگ ببی هیچی. از هاتم وری مال کردان آسکر ازور خوشحال بوم و آدنه مرو هفته ناز بکه و غریبیه مرو خلک خواهمیه هفته وده تفدا ببینه زور خوشه. دنا ویره خستیه دا سردری و گفتگو دگل هر بابته که تو بکی تو آزادی. لیلگو رینمایان بتنه بحثی دو مجاره نایتا کرن. سیرول من هی لیره که ایما ابی پابند میپی. یکم شد ایما باسی دیانت نکن. لبر اوی عالمی دینین همو دیانت کان پیروزن ریز لهمو دیانت کان اگرین بپیتوانا هموشتی کان با اکن بلام باسی او گفتگوی دیانت نکن. دوم شد گفتگوی حزبی هر حزبی یک بیتن ایما نایکن لیره لبر اوی ایما شارزای حزبی من او هن بوشیوینیا همو کسی کش لیره آزاده بیت ایره بلام گفتگوی حزبی نکن. سیم رولیش اویا هش کسی دیت ایره پی الین باسی دیونه نکن. ایما امر هاتوینو باسی بیانی چی بکی. پیدا کردن در فتان بو پیش روزه که باشتر بو مالبات شنودگاه امریکا و خولن فیر کردن و سرراست کردن روشوان یا قانونی و حتی آوا کردن و بهز کردن پیوندین جواکی آرمانجا سرکیه. و هایم رخراو اما توانین که ارمتیان بدین بتوانن فێری ئایتی بن فێری ئەویشانە بکەن کە زیاتر ڕەواجی هەیە لە ئەمریکا. شەبێریان کوردان بێ خواردن و سەحبەتێن خوش و پێکەنینان و میوزیک و سترانên کوردی و هەندێک جاران ستران و میوزیکên عەرەبی یان فارسی نابن. حەمزە دەنگبێژەکە ji xanەقینê bi dengê xwe yê xweş şevbêriyan xweştir diket. Herwiha hewleke بۆ parastin û veguhastina çand û keltûrê Kurdî. ئیسە تقریبا 13 ساڵ لە ئەمریکا لە ڤرجینیا هەژیم لەگەڵ کاکۆمیدا جارجەلم لە چالەکەی ئەکەی لە ماڵی کورد ئەوەک ئیشی مۆسیقایە ئیشی حەفلاتە من حەزەکەم بەشداریکەم تەقدیمی کەم بە کوردی کوردستان کوردی یعنی خەڵکی کوردی کوردستانمان بێ حەزەکەم لەو چالاکی مۆسیقا بەردەوام من بەشداریکەم. خالد فتاح دنگی امریکا